موچەخۆرانی هەرێمی کوردستان هەفتەیەکی دیکە بە نائومێدبوون لە خەرجکردنی موچە بەڕێدەکەن و چارەنووسی موچە بە نادیاری ماوەتەوە. ئەوەش لە کاتێکدا لە ناوەڕاستی مانگی 8 نزیک دەبینەوە، بەڵام فەرمانبەران موچەی مانگی 6یان وەرنەگرتووە. هەفتەی ڕابردوو وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لەگەڵ حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم لەسەر نەوت گەشتوونەتە ڕێککەوتن. بە جۆرێک رازی بوون لە ئێستادا ڕۆژانە 80000 بەرمیل نەوت لە هەرێم وەربگرن. وتیشی لەم یەک دوو ڕۆژەدا دەست بە وەرگرتن و هەناردەکردنی نەوتی هەرێم دەکەن لە ڕێی بەندەری جەیهانەوە، بەڵام ئەو یەک دوو ڕۆژە بووە بە هەفتەیەکی دیکە و تا ئێستا ئەو بابەتە یەکلایی نەکراوەتەوە. چەند سەرچاوێک لە وەزارەتی دارایی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئاماژەیان بەوە کردووە ئەو داهاتەی کە دەبێت بەپێ ڕێککەوتنەکە هەرێم ڕادەستی بکات بەڕەکەی 120 میلیارد دینارە و لە ئێستادا هەمووی ئامادەیە. دەشڵێن هەر کاتێک ئاگادار بکرێنەوە ئەوان ئامادەن پارەکە بخەنە سەر هەژماری وەزارەتی دارایی حکومەتی فیدراڵ لە بانکی ناوەندی لقی هەولێر. بەپێی زانیاریەکان کێشەی سەرەکی لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکەی هەرێم و بەغداد پرسی هەناردەکردنی نەوت و قەرزی کۆمپانیەکانی نەوتە. کۆمپانیەکان باس لەوە دەکەن بۆری گواستنەوەی نەوتیان ڕاستەوخۆ بە بۆری نەوتی جەیهانەوە نەبەستراوەتەوە و دەبێت بە تانکەر بیگوازنەوە. بۆ ئەم کارەش خەرجیان پێویستە و دەیانەوێت دڵنیاییان پێ بدرێت کە کێ ئەم خەرجیانەیان پێدەدات. هەروەها تا ئێستا حکومەتی ماوە بە سەرچوو نزیکەی 1 میلیارد دۆلاری ئەم کۆمپانیانە قەرزدارە و دەبێت مانگانە لەسەر بڕێکی ڕێک بکەون تا پێیان بدرێتەوە، بەڵام تا ئێستا هیچ جۆرە ڕێککەوتنێک لەو بارەیەوە نەکراوە. هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدەست بێموچەیی و دۆخی سەختی داراییەوە دەناڵێنن. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا تانیا 1 موچەیان وەرگرتووە، بەڵام بەرپرسانی حکومەتی ماوە بە سەرچوو زۆر بێباک و خەمساردن لە ئاست چارەسەرکردنی ئەم کێشەیەدا. ئەم هەفتەیەش بڕیا لە دابشکردنی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێم نەدرا. پێناچێت لە هەفتەی داهاتووشدا ئەم پرسە یەکلایی بکرێتەوە و ئەگەری هەیە نردنی موچەی مانگی 6 لەلایەن بەغدادەوە بکەوێتە کۆتایی ئەم مانگە.